لەگەڵ کە خۆی باڵندەیەکی وەرزیە ینی بە پێی وەرزەکانی ساڵ شوێن دەگۆڕێ بۆ یەکەمین جار باڵندەی لەکلەک لە ساڵی 1996 بۆ یەکەم جار هات لەسەر ئەم تووە کە تۆکەمان هەڵپەرداوتە بوو یەکەم جار هات نیشتەوە بەنە ڕێنمایی چەند کەسێکی بەتەمان وتیان تۆزە کێلانەکەیان بۆ خۆشکە دواتر دروستیان کرد بە بەردەوامی ساڵانە ئاوە زستانان لە ناوەڕاستی زستان نێرەکە دێتەوە داخوا شوێنی هێلانەکەی گونجاوە ماوە یان نەماوە دواتر مەیەکەی دێتەوە ئەو جار دوای ئەمە سەرەتایی وەرزی بەهار نێرومێ جوود دەبن دوای جوود بوونیان هێلکە دەکەن کە هێلکان کردن و هەردووکیان هەر بە مشتەڕەکی لەسەر هێلانەکە کردەکەون تا جوچکە هەڵدێنن. سەرەتا کام جوتە هاتن لەسرم هێلانە کەت بۆ ساڵانی دواتر وردە زۆر بوون. ئەمێرە ئێستا بە نزیکەی زیاتر لە 80 جوت لەکلەکی لێیەوە تا زیاتر لە 9 هێلانە 10 هێلانە لەم گوندە هەیە کە گوندی گردە سپیانە. سووری ژیانی ئەو باڵندە سووری ژیانیان کۆمەڵایەتیە کە دەبینی سەرەتا نێرومێ دەکەن کۆمەڵێک لەکلەک دێن وەکو میوانداری بە ئاسمانی ئەو گوندەدا دەسوڕێنەوە و تەقەتەق بۆ یەکتر دەکەن بە هەمان شێوە کاتێک هێلکە هێلکەکان دەکە یان کاتێک جوچکە هەڵدێنێ بە هەمان شێوە ئەم کاینە کۆمەڵایەتیان هەیە دێن لە ئاسمان تەقەتەق بۆ یەکتر دەکەن وە کاتێکی جوچکەکانیان گەورە دەبن و باڵەفرە دەفرن بە هەمان شێوە کۆمەڵێک لەکلەک دێن لە ئاسمان تەقەتەق بۆ یەکتر دەکەن جاوە ئاماژەیە بۆ کۆمەڵایەتی خۆیان ئێمە لێیان تێناگەین بەو شێوەزە سوور و ژیانیان دووبارە دەکەن. ئەوە یام ساڵ لەم گوندە بەدیمان کرد یاردەیەکی نامۆ بوو ئەویش ئەوە بوو چەند جووتێک ئاجیلەقلق نەخۆش کەوت و مردن هۆکاری نەخۆشیەکەش نەمانزانی ئایا دەرمانە ئایا نەخۆشی ڤایرۆسیە لەبەرەوەی باڵندەیەکی کێویە و ناتوانێت مرۆڤ سەیتەرێ بەسەرداکە هەر بوو نمونە ئەم هێلانەیە دوای خۆمان هێلکەشی کردبوون کەچی هەردوو نێرە و مێیەکەم مردن ئێستا جووتێکی تر هاتووە لەوێ شوێنگرەوەی ئەم لەکلەکانە بووە. هەتا برایەکەم هەبوو بە ناوی فازڵ دکتۆری ڤێتەنەریشی بۆ هێنام بەڵام لەبەرەوەی باڵندەیەکە و کۆچێرە و دەفرن ناتوانرێ بگیرێ نەمانتوانی چی لەگەڵ بکەین.
ئەم حاجی لەقەکان لە ساڵی 1996ەوە ئێوارەیەکیان بڵین دانەیەک هات دارێکمان هەڵپەرداوت بوو لەسەر وێنیشت ئەمەش لەوەیەوە حەزمان لێکرد پێمان جوان بوو شتێکی جوان بوو هیواتمان بوو لە لێرەکانە بڵین هێلانەیەک بکە بۆیە چەند چرکەدارێکمان بۆ لە ناو دارەکەی هاویشت لە سەرەوە لەسەر توەکەی دوایش بۆ خۆی وردە وردە حەزی پێکرد چیرکەداری دێنان هێلانەکەی دروست کرد ئەو ساڵە تۆزێک بۆ خەڵکەکە نامۆ بوو بەڵام بە حکمیەوەی ئێمە پارێزگاریمان لێ دەکرد کەس نەدەهات منداڵ یان گەورە هەر لە دوورەوە تەماشایان دەکرد و پێیان شتێکی زۆر جوان بوو ئێستا هەر لە ناو دەرماڵەکەی ئێمە تقریبن 5 هێلانەی لێیە لە تەنیشتی ترمان هێلانەیەکی ترەیە لەو بەری تقریبن 4-5 هێلانی لێ بە کۆی گشتی تقریبن 8-10 هێلانەی لێیە حاجی لەقلەق بۆ خۆی چەندی خەزڵەتی تایبەتی خۆی هەیە بە حکمەوەی کۆچەریە زستانان دێت دستانە لە سلوبڕیەکی دەکات چەند ڕۆژێک لێر دەبێ و دەگەڕێتەوە دواتر هەردووچیان بەیەکەوە دێنەوە لانەکانیان تعمیر دەکەنەوە نێرە و مێی دەکەن زیاتر لە چەند مانگ ئەگەر هێلکان کرد جوچکان کرد دەمێننەوە لێرەکانە تا تەواو ئازیلەقلەکان باڵافرە دەبن و دەڕۆن بەڵام لە هەمان کاردا ئەمانە چەندین مەڕاسیمی تایبەتی خۆیان هەیە هەر لەگەڵ گەڕانەوەیان بۆ ئێرەکانە کۆمەڵێک ئازیلەقلەق کۆ دەبنەوە بەسەر یەکەوە تەقەتەقێکی دەکەن ینی وەکو چۆن دەڵی شای و زەماوەندێکی خۆیان دەکەن لە کاتێک کە هێلکان دروست دەبێت بڵین خەریکی کورک بوونن بە هەمان شکل ئەم مەراسیمە دەکەن یان لە کاتێک کە جوچکە هەڵدێنن بە هەمان شکل لە کاتێک باڵەفرە دەبن بە هەمان شکل حتا لە کاتی کە دانەیەکیان بڵین نامێنێت ئەوان وەکو هەستکردن بەوەی کە دەچن دانەیەکی تر زەماوەندی بۆ دەکەن تەقەتەقێکی زۆر لە دەوروبەری یەکتر دەکەن عنی ئەو دوانە بە یەک شاد دەکەنەوە لەسەر لانەکەی ئەم جا بەجێیان دەیڵێت